ئەوین خان باسی ڕۆژانی نەورۆزم بۆ بکە ئەی ساڵی پێشووتر بەبیرە کە جلی کوردیت لەبەر دەکرد چۆن بوو؟ بەڵێ بەبیرمە زۆر خۆش بوو لەبەرەوەی نەتەوەی خۆمانەوە دەڕۆینە سەفرە و ئەو شوێنانە. باشە لە ڕۆژانی سەیران کە دڕۆنە سەیران گرینگە شوێنەکە چۆن بەجێ بێڵی؟ بە پاک و خاوێنی. پاک و خاوێنی دەست خۆش بێ. سرەو شەخان چی بکەین بۆ ئەوی شوێنەکە بە پاک و خاوێنی بەجێ بێڵین؟ ئەمە بۆن منە هات تەرەزات و ئەو شتانە کە دەخۆین بۆ لە ئاردەکەی فرەدەی تەنەکە زۆر هەیە دەتین دەیکەنە ناو تەنەکەکە خۆڵ خاشاکەکە دەکەن. خۆش بێ زۆر باشە هەر بژی. ڕێنما خان. بەڵێ. من بەبیرمە کە تۆزێک مناڵتر بووم لە ئێستا کە دەڕۆیشتین بۆ سەیران ئەو کارمەندانەی کە لە ڕێگا ئێمان دەبینی کە کارمەندی حکوومەت بوون ئەویان پێدەداین علاگەی زبڵ زەرفی زبڵ کە دوای ئەو سوودی هەیە؟ بەڵێ سوودی هەیە چکە دەبێ پاشماوەکان ئەمخێنە ناو ئەو علاگەی زبڵە. دەکرێت هەر لەوێ بەجێ بێڵێ؟ نەخێر خۆش بێ هەر بژی. بیدە محەممەد کۆتا پرسیاری لێ دەکەم کاکە محەممەد ئەگەر بۆ نمونە ئێمە چوینە دەرەوە چاوەڕێی خەڵکمان کرد کە علاگەی زبڵمان پێ بدەن ئێمە کارێکی باش دەکەین یان هەڵە چاوەڕێی خەڵک دەکەین تاوەکو علاگەمان پێ بدەین خۆمان نایبین خراپیان باشە خراپ ئەی بۆ خۆمان دەبێت چی بکەین؟ دەبێ بە خۆمان بهین بۆ خۆمان علاگەی زبڵەکە لەگەڵ خۆمان بێنین و هەروەها زبڵەکانی تێ بکەین ئەی شتێک گرینگە لەگەڵ خۆمان بیبینەوە ماڵەوە زبڵەکەیان لەوێ بەجێ بێڵێن لەگەڵ خۆمان بیبین لەگەڵ خۆمان بیبینەوە شتێکیش لێرە هەیە هەندێک جار ئەگەر شوێنمان نەبوو یان هەر شتێک بوو بۆمان نەگونجان زبڵەکە سارەکەی ئۆتۆمبیلەکەی لێ پیس دەگەمان بە کوردی پەتی قسە بکەم ئۆتۆمبیلەکەی لێ پیس دەکردێ دەتوانین لەوێ بەجێ بێڵین بەڵام بە شێوازێکی جوان کە کارمەندانی شارەوانی هاتنە ئەوێ بە جوانی بە ئاسانی پاچی بکەنەوە ئەوەندە خەریکی ئەوە نەبن زبڵەکە و برنجەکە و گۆشتەکە هەڵبگرنەوە یەک زەرفە دەیخەنە ناو ئۆتۆمبیلەکە و دەڕۆن تۆش پێت وایە ئەوە شتێکی باشە دەست خۆش بە هەر بژی دەستان خۆش من زۆر خۆشحاڵ بووم لەگەڵتان هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم دڵخۆش بووم ئێوە زانیاری زۆر باشتان بە بینەرانی ئازیزدا و هەروەها ئەوانی زانیارێکی زۆر باشان لە ئێوە وەرگرتووە لە ئێوە فێر بوون هیچ شتێکتان یە پرسیارێک شتێک پرسیارتەیە؟ پرسیار نییە زیانیاریەکە بەڵێ بۆیە ئاگر دەکەینەوە چکە پێشتر نەتەوە کۆنەکان ئەوانی کە لەسەر شاخ بوون ئاگریان دەکردەوە لەو ڕۆژەش تقریبان تۆزێک سارد بوون ئاگریان دەکردەوە بۆ شاخەکانی کە بێکیان دەگەێنا کە ئەمڕۆ ڕۆژی نەورۆزە دڵنیاییەوە بەڵێ ئەو ڕۆژەش یەکەم ڕۆژی بەهارە 21 یەکەم ڕۆژی بەهارە کەواتە یەکەم ڕۆژی وەرزی بەهار دەبێتە نەورۆز کەواتە دەبێت زۆر دڵمان بۆ ڕۆژە خۆش بێ بەهار وەرزێکی خۆشە ئەوە ڕێنما یەکەم زار دێگوت ئەها زۆر گەرمە زۆر گەرم نییە تۆزێک گەرمە دەویست وەڵامەکەی ماگەکە بزانێت دەست خۆش بە ڕێنما خان کەسی هیچتر نییە زانیارێک شتێکی تر ناڵێن تەواو دەستان خۆش کەواتە خۆشحاڵ بووم لەگەڵتان زۆر سپاس کە میوانمان بوون ئەمڕۆ زانیاری باشتان پێداین